إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلله فلا هادي له ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن محمدًا عبده ورسوله اللهم فصل وسلم وبارك وتكرم على نبينا محمد خاتم الأنبياء والمرسلين وإمام المتقين وقائد الغر المحجلين وعلى آله وأصحابه الذين حملوا لواء الحق والعدالة إلى أقطار العالمين والتابعين لهم بإحسان إلى يوم أن يرث الله الأرض ومن عليها أجمعين. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ورثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. عزيزان، هەرچەندە لە نێو ڕۆژەکانی جەژنین بەڵام بەداخەوە دژمنان و ناحەزانی ئیسلام لێناگەڕێن موسڵمانان لە جەژنی شا ئیسراحەت بکەن، لێناگەڕێن لەزەت لە جەژنەکانی شا وەربگرن. بەداخەوە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە هاوڵاتیەک بەناو سەلوان بەڕەگەز عێراقی بە ئاین مەسیحی پەنابەری وڵاتی سوێد بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی کامێڕاکان لە بەرچاوی جیهان لە پایتەختی ئەم وڵاتە ستۆکهۆڵم لە بەردەم مزگەوتێکی گەورەی موسڵمانان بە حیمایە و پارێزبەندی پۆلیسی ئەم وڵاتە قورئان ئەسووتێنێ، هەست و شعوری ملیۆنەها موسڵمانان ئەجوولێنێ، سوکایەتی و بێڕێزی بە پیرۆزترین مقەدەساتی ئیسلام ئەکات، هەست و شعوری ئەم هەموو موسڵمانە بریندار ئەکات. هەرچەندە ئەمە یەکەم جار نییە و کۆتاجاریشیان نییە، هەمیشە ساڵانە ئەم کردەوە خێزەونانە دووبارە و چەندبارە ئەکەنەوە و بەم کارە ترسنۆکانەشیان جگەل لە شەرمەزاری و ڕیسوایی و ناشیرنبوونی خودی خۆیان تۆسخاڵێ زیان بە قورئان و ئیسلام ناگات، چونکە قورئانێ سووتێنن ملیۆنەها نوسخەی تر چاپ ئەکرێت. ئەمڕۆ قورئان نەک لە نێو لاپەڕەکانە زیاتر لە 200 ملیۆن موسڵمان لەسەر لە جیهان قورئان لە نێو سینەیدایە، لە نێو دڵیان تایب کراوە. چۆن دەتوانن ئەم قورئانە محارەبەی ئەم قورئانە بکەن؟ هەر بۆیش جلادستۆن سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا کاتێ لە کۆبوونەوەیەکا وتی ئێمە هەتا ئەم قورئانە لە نێونەبەین ناتوانین بەسەر موسڵمانانە زاڵ بین. یەکێ لە دانیشتوان و ئامادەبووان هەستا قورئانێکی پارچە پارچە کرد. جلادستۆن وتی هەی ئەحمەق گەمژە، من ئەوەم مەبەست نییە قورئانێ پارچە ئەکەی و ئەدڕێنی هەزاری تر چاپ ئەکرێت، من ئەمەوێ قورئان لە نێو دڵیان نەمێنیت. جاوتی ئەمە چۆن نەکرێ؟ وتی با بەکردنەوەی باڕ و مەلهاکان و یانەی شەوانە و ئەفلامی ڕوت و ئیباحی و لە وڵاتانی ئیسلامی خەڵک ڕوو لەمانە ئەکات و پشت لە قورئان ئاکات. جا بەم کارەیان زەرەرمەندی یەکەم خودی خۆیانن، زیاتر درۆی بەناو دیموکراسیان سپیە بێتەوە. ئەم قورئانە کە فەرمایشتی خوای پەروەردیگارە زیاتر بەرز ئەبێتەوە. ئەم ئیسلامە سروشی وایە هەتا دژایەتی بکرێ زیاتر گەشە ئەکا. سبحان الله،
هیچ سەردەمێ بەقەد ئەم سەردەمە دژایەتی ئەم ئیسلامە و ئەم قورئانە نەکراوە، بەڵام هیچ سەردەمێکیش بەقەد ئەم سەردەمە ئیسلام گەشەی نەکردووە. بە جۆرێ ئەم قورئانە ئاگری تێبەرداون. دەسەڵاتدارانی سوید زۆرێ لە وڵاتانی ئەوروپا معجیزە و گەورەی قورئان بە جۆرێ گڕی لە دڵا بەرداون. ئەم گڕەی لە دڵیانە بەخوا بە سووتاندنی نوسخەیەکی قورئان و چەندانی تریش دانامرکێتەوە. هەر ئەوەندەیان پێ ئەڵێن موتوا بغەیظیکم. ئەم ئیسلامە هەر ئەمینێ، نەک ئەمینێ هەموو دنیا ئەگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: إن الله زوالي الأرض فرأيت مشارقها ومغاربها وإن أمتي سيبلغ ملكها ما زوي لي منه. بەخوا گۆی زەویم نیشاندا، پێغەمبەری خوا ئەفەرمێ خوا بۆی نیشاندام، قەسەم بەخوا لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە و ئەوروپا و هەموو دنیا شوێنێ نەما بوو ئەم ئیسلامەی پێ نەگات. ڕۆژێ دێ ئەم ئیسلامە ئەگاتە هەموو شوێنێ. ئەمە لە کاتێکا وای فەرموو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنها لە مەدینەیە بوو، ئیسلام تەنها لە مەدینەیە بوو. ئەمانە ئەڵێن ئەمە کارێکی یعنی بە ناوی ئازادی ڕادەربڕینە. ئەڵێن بە دەستوری وڵات هەموو هاوڵاتی ئازادە چۆن بیر ئەکاتەوە، چۆن بۆ چوونی خۆی دەرئەبڕێ، چۆن گوزارش لە ژیانی خۆی ئەکا و چۆن هەڵس و کەوتەکە، کەس مافیەوەی نییە لێی زەوت بکە. بەڵام والله یەشهەد ئینەهم لەکاذب. ئەگەر وایە بۆچی کەس ئازاد نییە ئاڵای ڕەگەزبازان بسووتێنێ وڵاتی وان بڤێە؟ کێ جورئەتەکا دەست بۆ تەورات و ئینجیل ببە هێڵی سوورن؟ چۆن بەکەکێ بتوانی لە وڵاتی ئەوان بێڕێزی بەرامبەر بە ئاڵای تورکیا بکات؟ نەخێر، ئەو مافەی نییە. ئەوەی مەبەستیان بیت ڕێپێدراوە، ئەوەی مەبەستیشان نەبی بڤێە. ئەمانە نەک هەر مەنعی ئەو کەسەیان نەکرد، بەڵکو پۆلیسیان بۆ دابین کرد بۆەوەی کەس نەتوانی زیانی پێ بگەێنێت. ڕەنگە پارە و خەڵاتێکی زۆریشیان پێدابیت، ڕەنگە ئەمە هەر ئەسڵەن بەرنامەی ئەوان بێت بۆ ئیستفزازکردن، بۆ بێزارکردنی مسلمانان، بۆەوەی کاردانەوەیان هەبێت جاسبەینێ گەنجێکی حەماسی خوێنگەرمە گەشتێکی بکە ها ئیسلامە تیرۆریستەکە. ئەوان باسی مافی مرۆڤ ئەکەن، نازانن مافی مرۆڤ بەچی تێگەیشتوون. ئەگەر بەس نان و ئاو بێ لە هەموو دنیا ئەمە هەیە. تۆ کە مقەدەسترین شتی منت سوکایەتی پێ کرد، کە شعوری منت بریندار کرد، ئیتر مافم لەکوێ بوو؟ بەڵام ئەوانە ڕەنگە موئامرەیەکی نێودەوڵەتی بێ، ڕەنگە پیلانێک بێت، چۆن کاتی خۆی 11 سپتێمبەریان دروست کرد، هەزارەها مسلمانیان پێ لەناو برد، زۆربەی وڵاتانی مسلمانانیان پێداگیر کرد، چۆن دواتر داعشیان دروست کرد، ئەو بەڵاو موسیبەتیان بەسەر ئومەتی ئیسلاما هێنا. ڕەنگە لە پیلانێکی نوێدا بەیانی بە جۆرێک لە جۆرەکانی تر ئیسلام تووشی کاردانەوە و تووشی بەڵاو موسیبەتێکی تر بکەن. بەڵام وەیەمکوڕون وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین. ئەوان پیلان داڕێژ، خوداش ڕەدی پیلانەکان ئەداتەوە. حتمن خوددا پیلانی خوددا زالە بەسەری وان. جا وەکو باسمان کرد ئەمە هەمیشە دووبارە و چەند باراکەن، بەڵام ناکرێ هەروە تێپەڕێندرێ و بێدەنجی لێ بنوێنرێت. بزانین ئێمەی موسڵمان چۆن تەعامل لەگەڵ ئەم بارودۆخیە ئاکەین، کاردانەوەمان چۆن بێت. تەمەن کاردانەوەکان بەپێی پێگە و شوێن و کەسایەتی و حکوومەت و وڵات ئەگۆڕێ. لەسەر ئاستی وڵات و حکوومەتەکان ئەبێ کاردانەوەکان جیابن بە جۆرێک تی باوە لەم سەردەما. دەتوانن فشار دروستکەن بەرامبەر ئەو وڵاتانە کە ڕێ ئەدەن بێڕێزی بەرامبەر بە پیرۆزیەکانی ئیسلام بکرێت. دەتوانن پەیوەندی و عیلاقەی بازرگانی سیاسی بپسرێن لەگەڵ ئەم وڵاتە وەکو فشار دروستی بکەن. دەتوانن بالیۆز و سەفیر و قونسوڵخانەکان بانگهێشت بکەن، دایان بخەن، لێپێچینەوەیان لەگەڵ بکەن، پەیامی ناڕەزاییان پێ بگەێنن. بۆچی تورکیا ئەتوانێت فشار بخاتەوە سەر وڵاتی سوید؟ ئێستا سوید ئامادەیە
لە زۆر شت مساوە بکە. ئامادەیە پەکەکە بە ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانی بناسێنیت. ئامادەیە ئەندامەکانی پەکەکە قۆڵبەست بکات و ڕادەستی تورکیان بکاتەوە. هەموو جموجۆڵ و چالاکیەکانی پەکەکە قەدەغە کردووە لە بەرامبەر چیش؟ بەس تورکیا ڕازی بی ئەو بێتە نێو حیلفی ناتۆ ببێتە ئەندامی ناتۆ. لە وڵاتانی تریش هەرێکە و چۆن کارتی فشاریان نێتوانی بەکاری بینن. لەسەر ئاستی ڕێکخرا و حیزب و دەستگا و جەمعیە و جەماوەر بە بەیاننامە بە ناڕەزای دەربڕین بە گردبوونەوە بە خۆپیشاندان چی لەدەست دێت؟ هەر ئەوەی لەدەست دێ ئەمڕۆ توانای مسلمان هەر ئەوەیە. تەنانەت ئەگەر بە پەیجێکیش بی، ئەگەر بە کۆمێنتێکیش بی، ئەگەر بە پۆستێکیش بی، بە هاشتاجی تۆڕە کۆمەڵایەتەکان بێ، میمەوێ مەوقیفت هەبێ ناڕەزایی دەرببڕی، بێدەنگ نەبی، چونکە قورئان کەلامی خوای پەروەردیگارە، پیرۆزترین شتە لەسەر ئەرزە لای مسلمانە، هێڵی سوورە. لەسەر ئاستی داعی و زانا و بانگەوازکارانیش پێویستە بە جوانترین شێوە ڕوبەڕوو ئەم جۆرە کردارانە ببنەوە. ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن. چۆن ئەتوانن پەیامی ئیسلام بگەێنن بە دنیا؟ وجادلهم بالتي هي أحسن. بە جوانترین شێوە مجادلەیان بکە، مناقەشەیان ئەگەر ئەگەر ئەوان ڕاست دەکەن دێنە مەیدانی حیوار و بەڵگا. ئیسلام الحەمدولله ئەمڕۆ وەسائل لە بەردەستایە، دەتوانین پەیامی ئیسلام بە جوانترین شێوە بگەینی بە هەموو دنیا، بگەینی بەو مولحیدانە بەو جۆرە کەسانە. چونکە ئیشی مسلمانان لە نێوبردنی نەخۆشەکانە نەک نەخۆشەکان. ئێمە ئەمانەوێ ئەم پەیامە بگەین بە جیان. سوپاس بۆ خوای پەروەردگار هەر کردارێ لەو جۆرە کردارە قێزەونانە ڕوئەدا لە صالح و بە خزمەتی ئیسلام تەواو بێ، خەڵک زیاتر ڕوو لە ئیسلامەکە، زیاتر ئیسلام ئەخوێنەوە، زیاتر گوێ لە بانگەوازکاران ئەگرن. مسلمان ئەبێ حەکیم بێ، حکمت بەکاربینی. حەکیم ئەوەیە چی پێویستە، حکمت ئەوەیە چی پێویستە، لە چ شوێنێکە چ گونجاوە خزمەت بە ئیسلامەکە تۆ ئەمە بەکاربینی. مسلمان نابێ میان ڕەو بێ و مسلمان نابێ توندڕەویش بێ، مسلمان ئەبێ شەرع ڕەو بێ. یعنی بەو مانایی کەسێک هەمیشە بیری میان ڕەوی هەبی لە هەموو قۆناغەکە ئەمە زوڵمی لە ئیسلام کردووە، ئەمە تەسنیفی ئیسلام نییە. کەسێکیش هەمیشە لە هەموو قۆناغەکان توندڕەو بێ دیسا ئەمە زوڵمی لە ئیسلام کردووە. ئیسلام چی پێویستە؟ لە چ قۆناغەکە ئەبێ ئەوە ئەنجام بدەیت. سەیری قورئان کە وەلیەجیدوا فیکم غیڵزە، لە هەندێک شوێنە غیڵزە و تووڕە و توند و تیژی پێویستە. لەکم دینوکم وەلیدین، لە هەندێک شوێنێکا کە تۆ دینی خۆت و منیش دینی خۆم. لە هەندێک شوێنە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر، لە هەندێک شوێنە فقاتلوا ئەئمەة الكفر. یعنی بەپێی قۆناغەکان شەرع چی پێویستە، ئیسلام چی پێویستە، ئەبێ ئەوە بەکاربێنی، نەک خۆ لەسەر تەنها لایەنێکی ئیسلام بگری، لایە بەشێکی قورئان بگری، ئەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. نا، قورئان هەمووی ئەبێ وەکو خۆی، بەڵام بەپێی قۆناغەکان پەیڕەو بکرێت. سەیکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قۆناغی مەدینەیە، لە قۆناغی داعوە و بانگەوازایە، نامە ئەنێری بۆ مەلیکەکان، بۆ پادشاکان، نامە ئەنێری بۆ ئیمپراتۆریەتی ڕۆم. چی ئەنووسی؟ نامەکان ماون، بڕۆن تەماشای کتابەکانی سیرە بکەن. من محمد رسول الله إلى هرقل عظيم الروم. عظيم الروم، قولي روم. چی ئەنووسی؟ سلام على من اتبع الهدى أما بعد فإني أدعوك إلى الإسلام بدعاية الإسلام أسلم تسلم. ئەم وشە جوانانە بەکاردێنیت. بەڵام لە سەردەمی عەباسەکان کاتە ئیسلام فراوان ئەبێ، دەسەڵات و هێز و قووەتی پێ ئەبێ، ڕێگە نادا زوڵم لە یەک مسلمان بکرێت. هەمان هیرقل، هەمان ئیمپراتۆریەتی ڕۆم کاتێ زوڵم لە مسلمانان ئەکا، هارون ڕەشید چی بۆ ئەنووسی؟ لە جیاتی عەظیمی ڕۆم من هارون ڕەشید إلى كلب الروم. عەظیمەکە بوو بە کەلب. پێویستە مسلمانان قۆناغەکان ڕەچاو بکەن، بزانی توانای چەندت هەیە. لا يكلف الله نفسا إلا وسعها، بەس بەقەت توانای خۆت. ئەمڕۆ یەک وتەش کاریگەری خۆی هەیە. ئەمڕۆ سەردەمی میدیا و سۆشیال میدیا و زۆر شتی تر و خۆپیشاندان و بە شێوەیەکی مەدەنی، مهم ئەوێت تۆ ناڕەزایەتە پەیامی خۆت بگەیەنیت. سەیرکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تائیفە بەردەباران ئەکرێ، قاچە مبارەکانی بەخوێن دێن.
تەنانەت فریشتەکان تووڕە بن خودایان نێریت مسەخەرن بە پێغەمبەرە فەرمێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەگەر ڕازی شاری تایف سەراوبن ئەکەم کەسیان تەفروتونیان ئەکەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نا أرجو أن يخرج الله من أصلابهم من يدعو الله ولا يشرك به شيئا نا بەڵکو خدا لەنەوەی ئەوانە لە مناڵی ئەوانە لە پشتی ئەوانە قەوم مێدەردینیت و کە عیبادەتی خوا بکەن ئێمە هەمەبەسمان لە نێوبردنی مرۆڤەکان نییە ئێمە هەمەبەسمان هیدایەتی خەڵکەکانە بەڵێ فعلا وابوو هەر دەیفەرمێ اللهم هدی قومی فإنهم لا يعلمون خدایە هیدایەتیان بەخوا ئەوانە نزانم من چێم بەخوا هێشتا ئەوانە لە قیامەت و لە بەهەشتا تێنەگەیشتون ئەو کەسەی لە سوورەی یاسینا باسەکرێ کەسێ پێغەمبەر دێن ئەوانە هەر ڕوبەڕوویان ئەبنەوە وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين آخر ئەویش ئەکوژن قيل ادخلوا الجنة قال يا ليت قومي يعلمون چی ئەڵێ خۆزگە قەومەکەم بیانزانی باە من لە کوێمە ئاخر من ئەو بۆ ئەو بەهەشتە ئێوە ئەوان بانگەکەم خۆم ڕقم لەوان نەبوو خۆزگە بیانزانی باە ئێمە چ پەیامێکمان پێیە لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی بانگ ئەدا لە شاری مەدینەیە لەم لاوە شوانێک گاڵتە بە بانگی بیلال ئەکات دەگە مەجموعەیەکە لە لای شوان لەکن مەڕوانە بانگ بۆ مەڕەکان ئەدات و لە چاو بیلالی حەبەشی ئەکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لێبوو ئەمەی زانیوە بیلال زوبەیر کوڕی عەوام و عەلی کوڕی ئەبی طاڵیب ئەم دوانە ڕەضی الله عنهما ناردنی فەرمووی بڕۆ بیانهێنن کە هێنایان پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوازێکی زۆر جوان لەگەڵیانەدا فەرمووی چێ بوو بانجێدا ئەوان ترسان وتیا هەر کەس نەیوت فلان بوو فەرمووی یەکێک دەنگتان زۆر خۆش بوو کابزانم ئەو بانگە دووبارە بکەن یەک لە دوای بڵام دەنگی چێ بوو ئەوها دەنگێکی خۆش دەنگەکەی بانجیان دووبارە کرد و تا سڕەگەیشتە کەسەکە پێی فەرموو ناوت چی وتی ئەبوو مەحزوورە فەرمووی ماشەڵڵا دەنگێکی زۆر خۆشتیە بەم دەنگە بۆچی بانگ ناڵێی بۆ موسڵمانە بۆچی بۆ مڕمالات ئەڵێی ئەبوو مەحزوورە بەم وتەیە ڕووی گەشایەوە زەردەخەنەی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی خستە ناو پرچی سەرەکەی و دەیجولاند و دوعای بۆ ئەکرد فەرمووی خوایە گیان بەرەکەت بخەیە ئەم دەنگە خۆشە خوایە هیدایەتی بدەی بەرەکەت بخەیە ماڵ و منالیە ئەم کەسە هەر بەم وتەیە بەم وتە شیرینانە ئیسلام بوو دەستی بە بانگدان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم کردیە بانگبێژی شاری مەککە تا لە ژیانیش بوو پرچی نەتراشی وتیان بۆچی پرچت ناتاشی فەرمووی چۆن پرچێ ئەتراشم دەستی مبارەکی پێغەمبەری خوای پێکەوتووە صلی الله عليه وسلم سبحان الله بەرەکەت کەتە دەنگە خۆشەکەی تا 300 ساڵ دوای ئەو لە نەوەکانی ئەوانیش هەموویان بانگبێژی شاری مەککە بوون خۆشترین دەنگیش خوای گەورە پێی بەخشی بوو ئەمێ حکمەت و هیدایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە شوێنکەوتووی ئەم پێغەمبەرەین هەر دوور نەڕۆین چەند ساڵێ بەر لە ئێستا دیارترین دەرهێنەری فیلمی سینەمایی کە گاڵتەی بە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم سوکایەتی بە پێغەمبەری خوا کرد فیلمی لەسەر پێغەمبەری خوا دەرهێنا جا زۆر دیعایان لەلا بڵاو کرد هەندێک وتیان سووتە هەندێک وتیان شێرپەنجە هەندێک وتیان نازام چی ئاخری لە مەککە بەدیارکەوت بە دەوری مەککەیە ئەسوورایە و تەوافی ئەکرد ئێستا بالیۆز و سەفیری موسڵمانانە لە ئەوروپا قورئان چاپەکات و دابەشی ئەکا والله يهدي من يشاء ئەمانە ڕۆژێ دێ ئەم حەقیقەتە هەر ئەزانن ئەگەڕێنەوە بۆ ئیسلام ئەنتۆنیۆ نیوتن فولۆ کە گەورەترین فەیلسوفی بەریتانی بوو لەو چەرخیا 40 ساڵی تەمەنی دژایەتی ئەم ئیسلامەی کە دژایەتی ئەم قورئانەی کە دژایەتی ئەم پێغەمبەری صلی الله عليه وسلم حتا کتابێکی دانا یعنی فکرە ئیلحادی بڵاوە کردەوە بە ناوی لەیسە هوناکە ئیلاهو هیچ خودا لێرە نییە هیچ خودایەک نییە دوای 40 ساڵ لە ساڵی 2013 لە ساڵی 2007 ئیسلام بوو ئەوجا کتابێکی بەعەکسەوە هوناکە ئیلاهون بەڵێ خودا هەیە بەخۆی ئەڵێ ڕاستە 40 ساڵ ئیلحادم بڵاو ئەکردەوە دژایەتی ئیسلام ئەکرد وەم دەخەڵچێگان کە خودا نییە بەڵام قەسەم بەخوا لە دڵەوە دەمزانی خودایەک هەیە فیرعون ئاسا وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا ئینکاریان ئەکرد بەڵام لە دڵەوە دەیانزانی خودایەک هەیە ئەمانە بەکرێ گیراون بۆیە بە قسەی ئەوان هەر مەخەڵەتێن بە توندوتیژی ئەوان هەر مەخەڵەتێن ئێمە ئەبێ پیامی ئیسلام بگەینین بە دنیا لەخوای گەورە داواکارین ئەوانەی ئەم کارە ئەکەن خوا ڕسویان بکە بەڵام بەرزان و خۆشەویستان با یەک شتیشمان لەبیر نەچێت خوای جل جلاله ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا
عليكم أنفسكم لا يضركم إذا اهتديتم. أي إيمان داران خوتان نفسي خوتان والله أجر إيولا سر حق بن إيوه يقر بن هلويز بن يقدس بن دجمنان وناحزان ومفاسد ومجرم وظالم مستمكاران ناتوان زرتان بيبكن أمره كقالت بمسلمانا كان بإسلام كان أما خطاي أمة إسلام خطاي مسلمانانا بداخل أمة إسلام كخدا فرمي إن هذه أمتكم أمة واحدة كرديان بهزار ويك بارتشو جروب فرقة ونازام تيوتي أمره هريك وبلايك أروى أو دجي أو أم دجي أو همول يكتر أخوين بياننا ما دجي يكتر بلا وكنوا دجايتي يكتر أكن كأنه أمة إسلام هيت مشكلة شينيا جولا مشكلة إسلام يعني بيركض وخريج يكترن بلام أول من ورقرن هر زانا يكتان بيني بمني شوا هر ملا يكتان بيني هر داع يكتان بيني لسر مين بر لبيجي خوي لبيجي خوي لهر شوينيكا وتاريدا كراهية رقو كني لني مسلمان بلاو كدو بزان أما بو خوين يا هر کس یکتان بینی خلشی لذیاتی بانکا با قرآن و سنت و اسلام با گروپ و شخص و مذهب و طریق و فلان و فلانی بان کرد اما بزانه گمراه هر کس یکتان بینی هر زانایک باسی زانایانی سلفی کرد یعنی زانایانی پیش اوانی خدمتیان به اسلام کردو جا هر بیرو بوچونه چان هبی لسر هر مذهب کابت مادام بجورك لجورك عن خدمتي إسلامي كرد كسرك تام بيني بخرافة باسي أواني كرد زمي أواني كرد وتي أمان جيلوان مقرن يعني دجاتي أماني كرد بزان أمسر للشواء وقمرة وبجوي مكان وباوري بي مكان أو خوي مالي ويران مالي إيوش ويران بكت أمان بوخوان يا خدا أمي بريتوه بزانا خدا كمدع إيمان داران أكاتشي أفرميه والذين يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم أوانا أو إيمان دار راسخين أوانا كأخوايا جان لما خوش بو لأواني بيش إماش خوش بو أواني إيمان دار لبيش إما هر تونيك بوبن ما دام خدمتي إسلاميان كدي بتايبتي زانايان هيز غل رقو كينو حقدك لأنه يضل إما برانبر بهيز زانايك درست مكة خواه لإما ولأوانيش خوش بو أمي حقيقة دبي إنسان أم دعاء يبكى بمشيوين بيروبوتون برهان برزانة حتى زاني هني يكوك جعفر صادق كزاني شي إمام الشعكانش ما دام نيتي خرابنا ومخزمتي بإسلام كردوت أجا بيكابيتي أو لا إخوي جور أخوي عالمة أجا ناخد أفرمي تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون هكا جان أوانا أمتك بون تيبرين هر سيچي كربي جان خدمتي چان كربي أوان بو خويان بو خدا أزرو پاداشتان هاتوا إيوه بالپرسيانين لسر أوان تيان كردوا إيوه لخوتان بالپرسيان تي أكنو تي ألين بداخوا يعني محاكمة 1000 سال برلي استاب كان خلقي ك1000 سال مردوا يعني تازه محاسبة بكن محاوي أو هاي كردوا هاي نكردوا نلم تي كردوا هكا جان أمزانا أنا هموش يعني خويان بو خدمتي إسلام صرف كرد سيكن يكي تشي وكو ابن حجر العسقلاني كتابي دانا بناوي الإصابة في تمييز الصحابة 32 ساڵی تەمەنی تەرخان کردو بۆ دانانی ئەم کتابە ژیانی 12644 سەحابەی باس کردووە 940 سەرچاوەی بەکارهێناوە دەی ئێمە داخۆ لاپەڕێک لە فەیسبووک خوێن و ئەوجا بەرەبینە گیانی ئەم زانایانە کوا ئەدەب کوا ئیسلام ئەمانە هەر خەریکی قوڵکردنەوەی ناکۆکیکانن هەر کەسێ بینیتان بەم شێوەیە لە مینبەرە لە هەر شوێنێکە باسی مسلمانان باسی کەڕاهەتی کرد و توند و تیژی و تەفرەقە و جودایی دروست کرد بزانە ئەمە بە جۆرێک لە جۆران شەیتان زەفەری پێ بردووە و گومڕا بۆ ئێوەش گومڕاکن خوای گەورە هەموو لاکمان مەوفەقات و لە گوناحی هەموو لاکمان خۆشبی یا ربی خدا لەبەر دەپارێنەوە بە ناوە جوانەکانی خۆت بە سفەتە بەرزەکان و بە ئیسمی عەظەمەت ئیسلاحی حالمان کە ئیسلاحی ئومەتی ئیسلام کەی یا ربی خدا ئەوەی گاڵتە بە ئیسلامەکە ئەوەی سوکایەتی بە ئیسلامەکە ڕیسوا و سەرشۆڕی بکەی هیدایەتی ئەگەی مستحقی هیدایەت ئەگە هیدایەتی ما مستحقی هیدایەت یا ربی خدا لە ناوی بەری لە کل مسلمانی بکەیەوە یا ربی خدا گەنجەکانمان ئیسلاح بکەی یا ربی خدا ئومەتی ئیسلام بپارێزی يا رب خدا لبرد بارينوا بناو جوانا كان يخود بتفت برزكان يخود باسم أعظمت خواجان جان شفاي نخوش كان من بدي بمزجنا بمروجة مباركة لمشينا مباركة لبرد بارينوا شفاي بخير وعازنا بوبني يا رب خدا لمرد كان ما نخوش بي يا رب خدا أوي مرازي شرعي بو حاصل بك يا رب خدا منالي ببخشي يا رب خدا أوي شيء عائلكم ولاتي لسري لابر يا رب خدا أوي هجارة أوي قرزارة أوي ندارة درجة خير بوبكيتوا يا رب خدا همولك من موفق الدنيا وقيامك آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا